بینەرانیزان کۆینۆڵژ وەک بینیتان کە دادگای گریمانەکە کۆتایی پێات ئێستاش دەمەوێت بچمە لای کاک حاکم بۆ ئەوەی وتەی ئەو وەربگرم سڵاوت لێبێت و بەخێر بێ سپاس بۆ تۆ پێ چۆن بوو دادگای گریمانەکە چۆن بەڕێوە چوون ئێستا کە باسم کرد بەڕاستی ئیشەکی زۆر چاکتان کرد من لە زانکۆکانی کە دیتیتم چوویمە بانجیان کردیمە بەڵام زۆر پرۆفشنەڵانە ئیشەکەتان کردبوو بەلای تۆ جیاوازتر زۆر ڕێک و پێک دەستان خۆش سەرنجی توی ڕاکێشا لە واللهی لە یەکەم لە حەزەی دادگایی دەستپێکردنەکەی هەتا ئاخیریش یعنی هەتا بڕیاردانەکە و ئەوانە هەندە شتی خەلەلی بەسیط هەبوو بەڵام ئەوانە ناکرێت تووچکەوە دادگای ئیفترازیە ئێستا ئیمە دادوەرمان هەیە چەندان ساڵە دادگا بەڕێوە دەباتن ئەو ئیمکانێتە نییە ئەنجامدانی چالاکی لەم شێوێت تا چەند سوود بەخشە بۆ قوتابیانمان بەوەی لە داهاتوودا ئەوە مقابلی 5 محاضرة ده محاضرة أصول محاكمات جزائية. چونکە درسي براكتيك عملي زۆر تأثيري هي. یەک جار بێنە ناو دادگای کە دادەنیشن تەمەشا دەکەن دادگایەکان دەبینن ئەوەی کە دەخینەوە بە نەزەری زۆر فەرقی هەیە لە هەموو بوارەکی ئەو خاستن قانون وەچی سوتەچ نییە لە جەزائیات لە ئەحوال شخصی لەویت کە ئەوەی لە کتێبەکان دەخینەوە لە محاضرەکان هەتا نەچی لە ناو مەحکەمە بە خۆت دانەنیشی لە قاعەی مرافعەی هەست پێ ناکەی ئەو دەرسە ئەو مادانەی کە خوێندیتت چییە؟ هیوادارم بەبێ ئەوەی کە دەورەشتان هەبیتن هەنگۆش بەڕاستی ئەوڕۆکە ئیبداعەکەم دیت ئەمن دەستان خۆش دەستەکان خۆش سپاستان دەکەم دووبارە زۆر بەخێر بێت.